جەژنی ڕەمەزان پیرۆزبێت. Happy Ramadan. First, I'd like to wish each and every one of you a happy Eid al-Fitr to you and your family, and have a very, very wonderful and blessed Eid al-Fitr to you. بەبۆنەی کۆتایات نیوەی ڕەمەزانی پیرۆز و هاتنین جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبای جەژنی ڕەمەزان لە سەرجەم ستافی زانکۆی نێودەوڵەتی قەیوان و خوێندکارە ئازیزەکانمان ئەکەین. ئینشەڵڵا هەموو ڕۆژێکیان جەژن و هەموو جەژنێکیان هەر خۆشی بێت. Saya ingin mengucapkan Selamat Hari Raya Aidilfitri, maaf zahir dan batin. دڵخۆشی ببەخشنەوە سەردانی خزم و کەسوکارتان بکەین لەم جەژنەیە. هەر لە خۆشییا بن جەژنتان پیرۆز بێت. هیوادارم ئەم جەژنە بێتە مای خێر و خۆشی بۆ خۆتان و خێزانەکەتان. ڕۆژ و تاعەت و عیبادەتی مانگی ڕەمەزانی پیرۆزتان قبوڵ بێت. گرنگە لە ڕۆژانی جەژندا داوای گردن ئازایی لە دۆستان و خۆشەویستان و کەسوکارمان بکەین. جەژنی ڕەمەزانتان پیرۆز بێت. بیرتان نەچێت جەژنانە بن بە مناڵەکانتان.